ئەمە پاژماوەی ئەوەیە کە لە شانۆی درامایی ماریۆپۆڵ ماوەتەوە، ئەوەی لە ساڵی 1960 دا بنیادنرا و ئێستا بە بۆمبەکانی ڕووسی کاول بووە. بە گوێرەی ڕێکخراوی یونسکۆ زیانی زۆر زیاتر گەیشتووە، واتە ئەو ڕێکخراوەی لە ڕێی ڕۆشنبیریەوە هەوڵی برەودان بە ئاشتی دەدات. ڕێکخراوی یونسکۆی نەتەوە یەکگرتووەکان دەڵێت لە ناوەڕاستی مانگی پێنجەوە هێزەکانی رووسیا لە ئۆکرانیا 54 کڵێسا و 11 مۆزەخانە و 15 مۆنومێنتیان وێران کردووە. هەروەها 7 کتێبخانە و 26 باڵەخانەی مێژوویی و 14 سەنتەری کلتوریش. لە پێناو یارمەتیدان بۆ پاراستنی ئەو شوێنانەی ماون لە کاولکردن لە ئۆکرانیا، ڕێکخراوی یونسکۆ کار لەگەڵ ڕێکخراوی بلو شیلد دێنمارکدا دەکات، ئەوەی ڕێکخراوێکی نێودەوڵەتیە و دامەزرێنرا لە پێناو پاراستنی کەلەپوری کلتوری لە سەروبەندی شەڕەکان و هەروەها کارەساتە سروشتیەکان. بنیادنانەوەی ژمارەیەک لە تالارە هەرە گرنگەکان لە ئۆکرانیا ئەوە دەبێتە سمبولێک بۆ ئایندەیەکی باشتر و پاراستنی ژمارەیەک لە باڵەخانە و مانیومنتەکانی ئەو وڵاتە. ئەم پرۆژەیە کە پێی دەگوترێت باکاپ یوکرین و بە هاوکاری شارەزایانی تەکنۆلۆژیای زانیاری پۆلیکام دروست بوو، ئەوەی ئەپلیکیشنێکی تایبەتی سمارتفۆنە کە وەک سکانەری سێڕەهەندی کار دەکات. ئەگەر سکانی باڵەخانەیە بکەیت دەبێت لە گۆشەیەکەوە دەست پێ بکەیت و دواتر سکانی گۆشەیەکی دیکەی باڵەخانەکە بکەیت بۆەوەی لە هەموو لاکانیەوە بگریت و پاشان وێنەکان دەکاتە یەک وێنەی سێڕەهەندی ئەوەی تۆ دەتەوێت. نزیکەی 40 وێنە و کۆپی سێڕەهەندی لەم جۆرە لە ئێستادا تەواو بوون، بەڵام ئەو خۆبەخشانەی وێنەکان دەگرن دەبێت وریابن. یەکەم لەبەرەوەی وێنەگران خۆیان ڕوبەڕوویەوە دەکەنەوە کە دەشێت لە کاتی جەنگدا ڕوودات. دوم ڕەنگە خەڵک گومان لە کەسێ بکەن کە وێنەی فۆتۆگرافی باڵەخانەیەک لە دەرەوە بگرێت یان پەیکەرێک، جا دەمانەوێت دڵنیابین لەوەی ئەو کەسانە تووشی کێشە نەبن. خۆبەخشان لە ئۆکرانیا یارمەتیش دەدەن لە پاراستنی کارە هونەریە پڕبەهاکان. کاترینا بۆچەتسکی لە دایکبووی شاری کیێڤ مۆڵەتی لە خوێندن لە زانکۆی ستانفۆرد لە ئەمریکا وەرگرت، دوای ئەوەی جەنگ دەستی پێکرد و بەشداری لە دامەزراندنی پرۆژەی نەسرەو بە شادۆس کرد، ئەوەی وەک کاترینا دەڵێت یارمەتی مۆزەخانەکان دەدات ئامێری پاراستن لە دەرەوەی وڵات بەدەست بێنن. ئێمە لە نزیکەوە کارمان لەگەڵ مۆزەخانەی نیشتیمانی لە کیف کردووە. یەکەمین جار کە چوون بۆ ئەوێ ئەوان مۆزەخانەکەیان پیشانداین و لەو کاتەدا هەموو کارە هونەرەکانیان گواستبووە بۆ ژێر زەمینی مۆزەخانەکە. گروپەکان ئەوانی کار بۆ دەستکەوتی قازانجی دارایی ناکەن دەڵێن ئەندازیاری تەلارسازی ئۆکرانیا و کارە هونەرەکان گرنگن بۆ ئۆکرانیای دوای جەنگ. بە دوای جەنگ و هەوڵدان بۆ بنیادنانەوەی کۆمەڵایەتی و هەوڵدان بۆ گەڕانەوە بۆ جۆرێک لە ژیانی ئاسایی، هەر بۆیە کەلەپوری کولتوری ئەو پەڕی گرنگجی هەیە. هەوکاتی ئەوەی پێدەچێت ئێستا ژیانی ئاسایی لە ئۆکرانیا کەمێک زیاتر بێت لە یادگاری، بەڵام شوێنە وێرانبووەکانی کلتوری لە هزری هاوڵاتیانی ئۆکرانیدا بۆ هەتایە دەمێنێتەوە و ڕەنگە ڕۆژێک وەک ئەو شوێنانە بن کە بنیاد بنرێنەوە لە وڵاتێک لە ئاشتیدا بژی.